بخۆم بە 5 جۆر سیارە ڕێواسم فرۆشتیە بە بیئێمی فرۆشتیتم، بە ئۆپتڕای فرۆشتیتم، بە سێنتڕای فرۆشتیتم، بە جیتەی فرۆشتیتم، ئەوە هەروە بێتەوە بە بیکاشۆی فرۆشتیتم. ئاخیر سار کە ئێستا مەجسومی ڕێواسێ بە ئەڤەلۆنی فرۆشتیتم، ئەڤەلۆنەکەم لەکن بۆ یەکسەر بە ئەڤەلۆنی فرۆشتیتم. وەڵاهی ئەلحەمدولیلا شکر قەنەعەتم هەیە، کابرایەکی دەورەمەند نیم. حەسەب ئەڤەلۆنەکەی کە خەڵک باسی لێوە دەکا ئەو هانیەوە ئەو ئەڤەلۆنەم هەیە، لێش نەمفرۆش دەمتانی بفرۆشم، بەڵام حیسابی ئەوم کرد لۆ مانگونیۆکی بفرۆشم دوای پێم ناکڕێتەوە. و هەروەها بەخۆم شەعربەنات فرۆشم، لە دوای ڕێواز شەعربەناتی دەفرۆشم لەسەر جۆسایدی منارەی بەس ماتۆڕی سێتە. من گەردەنیان ئازا دەکەم، ئەوە ئیدی ڕێی خۆیتیان و دەستخۆشی لەو کەسانش دەکەم. زۆر ئەمنیش کۆمنتەکانم خوێندیتەوە بەڕاستی زۆربەی کەس داوای دوعای ڕزقم لۆ دەکا. خوای گەورە ڕزقی وانیش بدا ئینشاءالله، خوای گەورە ئەڤەلۆنیش بەو کەسانە بە قسمەتی ئەو کەسانە بکا کە هیوایەتیان ئەڤەلۆنە. لە لای من سیارەکە گرنگ نییە، کاسبیەکەم پێ لە سیارەکەی گرنگترە.